دەستی پێکرد لە نێوان هەردوو تیمدا تۆپ لای یاریزانانی ئاسایشی سلێمانی بە بەرگی سەوزی تۆخەوە مارە دوانزە بۆ باڵی چەپی یاریگا یەکەم مێرش لە ناو هێڵیسا بەڵام دەچێتە دەرەوە لە پەرژەوەندی ئاسایشی سلێمانی فرسەت شاڵی کوڕازا خۆدەلال ژەعابا خابیرێ vexariye li Kurdistan kontrol li Bexdad halwa amro bizanîn alakayê Kurdistan ya kotra aştekeyî Kurdistan هێرش و پاڵە پەستۆ پرێسەکانی تیپی کەمەندامان بەردەوامە خۆشەویستانم وەگەوەی دەیبینین لە ناوەند یاریگاوە تۆبیاری پێدەکرێت لە باڵی ڕاستی یاریگاوە هێرشەکان داڕژراون لە بەرگریەوە بۆ ناوەند لە ناوەندەوە بۆ هێرشبردن دواتر تۆمارکردنی گۆڵ تۆپێک لە بەرژەوەندی تایر گۆڵ پارێزی تیپی کەم ئەندامان تۆبیاری پێدەکرێت و لا نزیک ناوچەی سایە پڕ مەترسیە منێکی پڕوەنەری و گۆڵێکی تر یاڵڵا یاریزانی ژمارە 11 کارایان هەیە ئەوەی دەیبینین ئێستا تیپێکی کەمەندام لەیانی ڕۆژ بەڵام بەتوانە